جه دنگ امریکا سلاو ريزن هفكاري من اسو جبارو من صالح دميجر بو بينر هجا دمجمير حشت بيانيه لواشنطن بايتخت خلك كنو يا برنامج كورت كونكشن ياكوب اويكي زندي لسر كنالا ان ار تي وهمي بلاتفورم دنگ امريكا تبلافكرن جوارا پیشکش دکن هل برنامجكاني امرودا خۆپیشاندانەکانی ئێرانمان ڕۆماڵ کردووە و باز لەسەر کوتکاریەکانی ڕژێمی ئێران دەکەین و ڕخنەکانی ڕێکخراوی مافەکانی مرۆڤی سەربەنەتەوە یەکگرتوەکان دژی ستەمکاری ئێران بەرامبەر خۆپیشاندەرانی ناڕازی و هاوکات باز لە هەڵبژاردننی نیوەی خولی سەرۆکایەتی ئەمریکاش دەکەین. ام هروها روني ديدن سر بيفاجوين داوي لباكور سوريا وبحصا هن مجارين دجي ديكن سەرۆک جۆ بایدن بەڵێن دەدات یەکەم پرۆژە یاسا کە ساڵی داهاتوو دەبینرێت بۆ کۆنگرێس پرۆژە یاسایەک دەبێت سەبارەت بە زیندووکردنەوەی مافی لەباربردنی کۆرپەلە ئەگەر دیموکراتەکان کورسێکی پێویست لە کۆنگرێسدا کۆنتڕۆڵ بکەن بۆ ئەوەی بایدن واژۆ لە سەرپاراستنی لەباربردنی کۆرپەلە بکات و ببێتە یاسا. بایدن ڕایگەیان ئەگەر دیموکراتەکان ساڵی داهاتوو بتوانن پرۆژە یاسایەکی بۆ بنێرن کە لەباربردنی کۆرپەلە لە سەرانسەری وڵاتەکەدا بکات بە فەرمانێکی یاسایی ئەوا سەرۆک دوای نزیکەی 50 ساڵ لە بڕیارە گرنگەکەی ساڵی 1970 واژۆی لەسەر دەکات. بایدن وتیشی تەنها 22 ڕۆژمان ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنە مێژوویەکە. لولايات فلوريدا نونرا ديمقراط فال ديمينغز روجا سيشمي ديبيتا خويا يكم دا إريشي سيناتور كوماري ماركو روبيو كر أو وكو كسكي دروين بينافكر وروبيو جي رخنا لوي كرنو قوت أو پشتگیری دا اجندای آبوریا سروک جو بایدن هر دوان جی هفدو به تندیا د دربار جبرخوبرنا زاروکان تاوانبار کرن. روبیو سیناتور دو خلان و دمینگز انداما انجمن نورانا یا سه خلان و سروکا برای پولیس اورلاندو راستی پرسن گریدای گلک مجاران بون دناف دجی هلاوسان انکو انفلاسیون مافین دنگدان تندو تجیا چکان کوچبری و سیاست دروه ده درباره هلوستا خویا لدور جبر خو برنه روبیو برسوا پرسکه لدور پشتگیری قدخه کرنا فدرالیا به سینوریا جبر خو برنه ندا و لشناوی هلوستا دیمینگز وکو هلوستا که تند آنی زمان جبروی دست نشان نکر کو اوی پشتگیری چه سینورین جبر خو برنه بکه. هەڵبژاردننی نیوەی خولی سەرۆکایەتی ئەمریکا تەنها 21 ڕۆژی ماوە. هەم دیموکراتەکان هەم کۆمارەکان سەرقاڵی وروژاندنی کۆمەڵێک پرسی گرنگن بۆ بردنەوەی کۆنگرێس و هەژمونی سیاسی. پرسی لەباربردنی کۆرپەلە و هەڵاوسانی ئابووری و پرسی کۆچ و چەک هەڵگرتن و قوربانیەکانی توندوتیژی بابەتە هەستیارەکانی ئێستای ئەمریکان. بۆ ئەو مەبەستە هاوکارمان نەجیب باڵاییمان لەگەڵدایە لە واشنگتنەوە. نەجیب بەم کاتت باش. ئەم کاتت باش ئاسوود. چ خاڵ و بابەتێکی کاریگەر و باڵکێش بەسەر دیبێتی کاندیدەکانی هەردوو پارتەکەدا زاڵە. بەڵێ ئاسۆ بەریک و بینە سەروان خاڵان یەن دەربارێ دەبێتێ مەدوێت بینەرێن خوا ئاگدارکەن و ئەف هەلبژارتنên میدتەرمێ یەن نیوا دەسەڵاتێ هەندێکی ئالوزن یعنی هەندێکی نەوەک هەلبژارتنên نۆرمالن وەک زانیژ هەلبژارتنا کۆنگرێسێ هەموو ئەندامên جواتا نوێنەران و جواتا سیناتوران پێکتێ هەموو ئەندامên جواتا نوێنەران نوێ بێنە هەلبژارتن هەروسا سەیەکە ئەندامên جواتا سیناتوران نوێ بێنە هەلبژارتن لە ئەیالەتان حاکمên ئەیالەتان تێن هەلبژارتن هەروسا سەردۆزگەر و حتاکو بەرپرسên کومیتên هەلبژارتنان دوان هەلبژارتناندا تێنە هەلبژارتن. دەربارەی خاڵên سەرەکە یەن ku دەبێتدا جه بگرن ئەو خاڵبوون یەن ku وەژی بەحەزکردن لێ ئەوێ مەسەلا دەربارەی ئەبۆرشن یان jî ji ber birina zarokan di navbera kandîdên dîmokrat û yên komariyan da wê dan û standineke tûş çê bibe hind
دبیجن برجواندیا یا کوماریان دانه هنجی دبیجن برجواندیا یا دموکراتان دانه هر وسا مثلا یا آبوریا نهاک و هل اوسانه که بلند هيا و بیکاری هدی بلند به او جی به جاکی گرینگ دبیتان دا دیسان دبیتان دا و پرسا بسرداگرتنا کنگریسی و ارگومنتن کوماریان کو دگوتن 2020 انجام وان هلبجارتنا نراستن هاد ندزین او جی دیسان دیت نابرا گلک اندامن ين هم سيناتوران يعني كانديد سيناتور وهم جي كانديدين ين انجمن انوين راندا جه بگیرن بله نجيب هلمتي هلبجاردن بو ديمقراط و كوماريكان بچ اراستيك دا دروات آسو کمپین هلبجارتنان وقت زانید روزا دوشنبه سروکی بری امریکا و اوباما الینوی الولايات الینوی دنگ دا وی و میشل خانماوی هر وصا اوی دوان روزان دا کمپین اخوال ایالت وک جورجیا میشیگن و وینکونسن جی دست بکه تگوتن کو اول اتلانتا و دیترویت 28 و 29 مهدا دست به کمپین خالویر بکه اوباما و هر دو باجاران و هر وصل عالیه دنیا کوماریان جی وقت زانی کو سروک بری امریکا دونالد ترامپ دناوا گروپن کو تیم ناسگیرن گروپن رازگیرن کمپین خوایا جبو کوماریان جبو هند اندام کوماری بلندی که نوان دا جواکن وکه کیو آنون و هر وصا پراود بوی و اوث کیپرز دا وان کمپین هلبجارتنان دا وقت زانی کو بصدان کاندید هنه یعنی هر دو پارتیان ایجا حتی کو سراستگیرنا پارتیین کاندیدن پارتی دموکرات آنجی کوماری و دم بکشه و هر وصا و مجارن گرینگ دوان دبیتو و دوان هلبجارتن انداجی بگیرن بله نجیب بکورتی هلبت بچه پیوریک خلق دنگیات خود زانی بنزین و گاز برز بوتو امریکا و هاوکات کری خانو نرخی خانوش برز بوتو ام شتانه کاریگری زور کردوتا سر خلق بچه پیوریک خلق دنگیات بله آسو تی گوتو کو ایرو الگور هاتیا زانی کو و سروک امریکا جو بایدن راجهینا کو 15 میلیون برمیل پترول و بخا یا فدرال بخا بازار افو باندوره کی بکلی عالیه دن بو دنگدر امریکی جدو عالیان وش عالیه کی گشتی و عالیه کی تایبت عالیه کی گشتی اکونومی جبو همی کسا گرینگاج جبو همی گل امریکی و همی دنگدران العالیه دن دناوا چینان دا وکه خوندکاران و آنجی وکه خانمین گنج مثلا یاش بربرنا یا زاروکان و بو خوندکار و گنجانجی مثلا اولکاری مثلا دینان کو لیبورین هات بو کرنش 10,000 حتی کو 20,000 دینن خوندکاران بهنا بخشین و هر وصا گلک مثلا دنیا کو گریدای روجا و امریکا و باندور اخوال هلبجارتنان دا بکه بله زور سپاس نجیب سپاس جبر كيمبونا جهان لگورستان نتوية أرلينغتون كو تيدا اندام خدمت الاشكري و سربازين ديرين ين امريكا تينا بناخكرن جارك دن كار دبا جبو برفره كرنا و كو خرش كرنا كمزن اللي دچا آگاهی بهتر دوی راپورت ده. جوزف دفلیس چرپان دیرینی شهر جهانی دوه لسال 2016 وک رئیس گردن لبربو جنازه وی دیگل چندی لشکرین دی لگورستان نتوی آرلینگتون به تبشاردن. لیک جاویدونا دفلیس زانید لگورستان هنجه نماینه. جبر و او پشتوانی آوه دیگد که او جهن لگورستان ماینش بوان کسین که جهجی رئیس گردن نبمینن. آزادی الماین که ما بتشتکی آسایی دزانین وان پاراستیه و اوجی هجیوه آستار رزگرتنینه.
پتری 400,000 سرباز جشار شوراشگیری تاکو بفچون نورو لبرل و گورستان بهنه وشارتن. اوش سال 1864 ورک و یکم وشارتنا سربازی لحاتی انجام دان 6 جاران هاتیه برفرح کرن و یا هفته لبشه باشور گورستان یا بردوامه کو 420 میلیون دلار دو بزیدتر لبهنه مساختن. This expansion will add additional 80,000 barrel opportunities. برفرهکردن ده 8,000 درفتین و شارتین ینگو بسی آواین جداتین دابش کرن زیده بکه. یک جسیان دی برماهین گونشوپی ین تابوتی لبن عردی به. و یک جسیان و برماهین شوطان دی لبن عردی بن. و یک جسیان جی دی برماهین لسر عردی بن. لیدیگل و برفرح کرنه جی تا سال 2006 جهل گورستان آرلنگتون نامینن لی ادوارد بکس بایب سپور و شارتنه بجارده گادیا هی. نحو جيهم مريم بدرمانان بشون داكو تمادين جهرين د پاشاروجه ده نكفن نلاشه وان نجي شستما آوه اوه ده تشتكي ده ورن ريسايكل کرن وكو تابوتك ج تختان يان جي كفنكي وكو يه مسلمانان ورن وشارتن اوه راستا راست دبن عرده ده ورن وشارتن بيكو وانتخن ناف صندوقان لورا ده نشون ماين كاربوني و نجي تشتين كونكريتي هبن. دونالد فلیز باور دکت که رزگرتنا لشکرین امریکی دشید برای که کاجینگه دوست بهتا کرن او دو بیجید که شرفان بخود کارن اوه بکارینن. چند پتر داخواز لسر هبن دی پتر وکی بجاره که با. حتاوی دمی هر روش 30 جنازه اندی دیگه هنه گورستانه. دبتا سال 2028 اف برفرح کرن یا بردوام بید. جبو راپورتا ورونیکا بالدراس لگه سیاساتین مای دنگ امریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. نووسینگەی مافەکانی مرۆڤی سربەنەتەوەی گرتوەکان ڕۆژی سێشەمە داوای لە دەسەڵاتدارانی ئێران کرد کە لێکۆڵینەوەی خێرا و بێلایەن و سربەخۆ ئەنجام بدەن سەبارەت بە پێشێلکاریە گوماناویەکانی دوای خۆپیشاندانەکانی دژ بە حکومەت لە سەرانسەری ئەو وڵاتەدا. ڕاڤینە شەمدەسانی ڕێکخراوەکە کە وتەبێژی ڕێکخراوەکەی دەڵێت بەردەوامی بەکارهێنانی هێز بە شێوەیەکی ناپێویست و نادیاریکراو دژی خۆپیشاندەران دەبێت بۆ سێنرێت و لەبری بەکارهێنانی توندوتیژی بۆ سەرکوتکردنی ناڕزایەتیەکان کێشەکان چارەسەر بکەن. گروپەکانی مافی مرۆڤ دەڵێن زیاتر لە 235 کەس لە خۆپیشاندانەکان و سەرکوتکردنی توندوتیژانەی هێزە چەکدارەکانی حکومەتدا کوژراون. ئەمە بێجگە لە بریندارکردن و زیندانیکردن و ڕەفاندنی هەزاران کەس لە زوربەی شارەکانی ئێراندا. شەمدەسانی وتیشی لە حەو پارێزگای ئێراندا هێزەکانی حکومەت بەهۆی گولەی ڕاستەوخۆ و ڕاستەقینەوە زیاتر لە 23 منداڵیان کوشتووە. چیاگرا ایرانی الناز رکابی روجا چهارشنبه سر سبه وگریا تهران پشتی بشتربونا ده پیشبرکه ده لکوریا باشور بی لخوکرنا حجابا نچار یا ورزشوان جنین کومارا اسلامی ایرانی. بریار رکابی یا لخوکرنا حجابه لخونکرنا حجابه ده پیشبازیا روجا یکشنبه ده ته ده دمکه ده که خو پیشاندان دجی کشتنا جینا امینی در باسی هفته یا پنجان دبن. آلیگرو مدیایا به زمان فارسی لدروی ایرانی بخمن لسر اولهی رکابی پشتی کو و بریار دا بی حجاب بشتاری پیشبازی بکه. حکومت ایرانی به بردوامی فشاری داده سر چالاکوانان لنافخو و دروی ولیت و گروپین مافان دبیجن او پرجاران مکرهاتن به زوره ده تلویزیون دولت دا بلاف دکن. لە کاتێکدا ناڕزایەتیەکان لە ناوخۆی ئێران هەروە دێت تاو دەسەنێت لە دەرەوەی ئێرانیش تاراوگەنشینەکانی ئەمریکا هەفتانە خۆپیشاندان و ناڕزایی ساز دەکەن. پەیامێرمان یەحیا بەرزنجی وتوێژی لەگەڵ پاتریک کلاسن شارەزای سیاسەتی ئێران لە پەیمانگەی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک چاوپێکەوتنێکی ساز کردووە. خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران دەیان ڕۆژی تێپەڕاندووە
کوشتنی ژینای ئەمینی کچە کوردە سەقزیەکە ئێرانی کێگرتووی دوور لە دەستی سیاسی و حزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێرانیش دروست کردووە هێشتا خۆپیشاندانەکان خۆرسک دەرەکەون هەرچەندە هەمان دروشمی ئەو حیزبانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەڵگرتووە کە دەیەیەکە پیر بوون بە دیاریەوە لێرەش لە واشنگتن چاودێران و شارەزانی بواری ئێران دەڵێن ئەم سەرهەڵدانەی ئێران سەرهەڵدانێکی تۆڕە کۆمەڵایەتیەکانە دوورە لە دەستی لایەنە سیاسیەکانەوە جیهانی مۆدرنی ئێستا هەموو شتەکانی لە ڕێگەی ئینتەرنێتەوە ڕێخستووە لەو خۆپیشاندانەی ئێران نەڕێخستنیە کەیە نەلایەنێک نەکەسایەتیەک وەک چۆن بۆنەیەکی کۆمەڵایەتی یان پارەکۆکردنەوەیەک بۆ یارمەتیدان ئەوها خۆپیشاندانیش ڕێک دەخات ئەوەی لە ئێران ڕوودەدات ڕێگەوەیە کە چۆن لەم سەردەمەدا کار دەکات و کاریگەریشی دەبێت چیتر بەو چەشنە نابێت کە حیزب و ڕێکخرا و خۆپیشاندانە جەماوەریەکان ڕێک بخەن بەڵامەوە نازانین کە چەند کاریگەری دەبێت بۆ ڕوخاندنیە و ڕژێمە ڕاستە ئێستا دەبینین خەڵکێکی زۆر خۆپیشاندان دەکەن بەڵام بێت ئەوەش لە بەرچاو بگرین کە خەڵکێکی زۆریشان کە پشتیوانی لەو ڕژێمە دەکەن ئێستا وێنەی سیاسی گۆڕەپانی ئێران هەر ئەو ڕەنگانە نین کە دەوری دەوڵەتێکیانداوە و پشتگیریەکەن هەرچەندە زمانی چەک و تونند و تویژیەکانی هێزە ئاسایشەکانی ئێران بەردەوامە بەڵام دەنگێکی جەماوەریش ڕۆژانە کوچە و شەقامەکانی ئێران پڕەکات کەمین ئەوانش کە سەرسامن بە بێدەنگی دنیا لە هەمبەر ئەو تونند و تیژی و کوشتن و بڕینانەی لەلایەن ڕژێمی ئێرانەوە دەرهەق بە خەڵکی سیڤڵە کرێت ئەو خەڵکی خۆپیشاندان دەکەن دەخوازن دەنگیان بە جیهان بگات و ببنە بەشێک لە جیهان بە تەنگەوە هاتنیان چنکەوێت بەڵام ئەوەی سەر بە ڕژێمی ئێرانین وهای دەبینن و لاشیانگرنگ نیە جیهانی دەرەوە چی دەڵێنەوەن بە دوژمنانیان ناو دەبن هەرچی ڕژێمی ئێرانیشە هەر هەڵوێستێگە وڵاتانە وەری بگرن بەلایەنەوە ماهیەتی نییە هاوتا لەگەڵ خۆپیشاندانەکانی ناوخۆدا خۆپیشاندانەکانی ڕەوەندی ئێرانیش لە دەرەوەی ئێران هەمان پەیام دەدەن بە گوێی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوەی ئێران کە خۆپیشاندانەکانیان بۆ پشتگیریکردنە لە شەقام شیکەرەوە سیاسەکەی واشنگتن پۆلیسیش پێی وایە گەنجەکان خۆیان ڕابەرەکەن و پشتیان لە مێژوو کردووە نەوەی تازە سەرکردەکانی ڕابردویان بەلاوە گرنگ نییە ئیتر بەرپرسەکانی ڕابردووی ئێران بن یان سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن گرنگیەکی زۆر کەمیان پێدەدەن فۆرمی خۆیان بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەی هەیە ناڕزایەتیەکانی ئێران هەر جارە و لە شوێنێکە و بەردەوامی هەیە ئیدی ڕوون نییە ئایندەی کەشتیەکە بەکوێ دەگا یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن نونەرێ نەتەوەی یەکگرتیش بۆ سووریە دەبێژە نەتەوەی یەکگرتی دێژ بۆ ئاگەربەستەکە لە سەرانسەری سووریە کار بکە پشتی پەفچوونا گروپێن ئۆپۆزیسیۆنێ لە هەرێما داویە دەبن کۆنترۆلا سەرهێلدێراندا کۆ ئاگەربەستەکە 2 ساڵان لەوەر تێک بر و بە سەدان کەس کوشتن گێر پێدرسۆن پشتی هەفدیتنال گەل لە وەزیرێ دەرڤەیە سووریە لە دیمەشقا پایتەخت بە ڕۆژنامەوانە ڕا ئاخەوی بوو پێدرسۆن گوت ڕەوشە ئابووریە سووریە گەلێکی دژوارە کۆ نزیکی 15 میلیۆن کەس پێویستی ئالیکاریên مرۆڤینە ji adara 2020 ve agirبesta me li dare hêlên me yên pêşîn hene ku nayên guhertin lê dîsa jî gelek sivîl tên kuştin ji ber vê yekê ew hîn jî pirsgirêkek e Pederson anî ziman ku pêvajoya siyasî aştî ji gelê Sûriye re dabîn nekir û destnîşan kir ku neteweyên yekgirtî dê li ser xebatên miroviyên hemû penaber û derbideran li herêmên dibin kontrola hikûmetê û li derveyî kontrola hikûmetê de berdewam be. Kompanya Çimento ya Fransî Lavarj roca sêşemê li dadgeheka Amerîkî ji ber sûciyê xwe mikor hat ku pere dane grupên ku ji aliyê Amerîka wa wekû terorîst hatine binavkirin di nav de jî Dewleta İslamî da ku ew kompanî karibe li Sûriyê kar bike. Dozgerên Amerîkî got ku Lavarj û şaxê wê yê Sûrî bi rêya navbeynkariyan به قاسی 9.92 میلیون دلار در نوور 2013 و 2014 ده دانه دولت اسلامی و جبهت النصر دا کو ری بدن کارمند بکر و دابین کران کو ده خالین کنترل را در باس ببن ده دما شر نافخویی سوریه ده دوزگران گوت و یکی هشت کو کمپانی 7 میلیون دلار ده هاتا فروتن ج کارگاه هویا کو بل باکور سوریه کار دکه به دست بخه سروک لاوارج ماگالی اندرسون
روجا سشمه دادگاه دا گوت که جتباخ ده 1300 حتی مجدار ده 1014 ده ریو بره ین کمپانیه به زانبون و به مبست راضی بون که بشتاری کمپانیه که کمپلویه که ببن جبو داینا پریان بو برجواندیا کومن چکدار این جدا لسوریه و پشتی که هیئة تحریر الشام عفرین کنترل کرد چکدارین و نها هول ددن هرمن به ناوی مرتالا فراته لبابه و عزازه کنترل بکن لدمکی دا که خوپیشاندان لوان هرمان لدجی در باسبونا هیئة تحریر الشام دبن لگوری چافدیریا سوریا مافی مروف که بگه لندنیه جبو آگاهی بهتر نها پیامنیرا من نوروز رشو جوی هرمه به مرای دم باش نوروز آگاهی داوی لدور وان پفچونین گروپین چکدار لور چنه و دو بحثا آگر بسته کدن بود ناوین وان دل کفرجنه بله پشتی هفته یکیش در باسپونا هیئة تحریر الشام جبو باجار عفرینه و کنترل کرنا هند ورن فره جناف دا باجار عفرینه و نافچه نوه ایدی در روژا شواد و شمه ده پفچونا هری دجوار در نافبورا گروپا به ناو هيئة تحرير الشام وهر وكيدن لتنشتا فيلقا سيامين لجندي كفرجني طيبة رودا شما لجندي كفرجني از خازم نشان وياكي بكمكو جندي كفرجني يبصر نافشيا الشرا يا جرداي عفرينه لسر تخوبه باجار عزازيه بود ريا وي جنديرا جروبا هيئة تحرير الشام دو خاص باجار عفرين تمامي تكفي بن كنترولوي و ايدي درباسي عزازي ببه لوي دفرجي جريكك تشيبو بود انجام دا بفشون در كد نافبرا فيلقا سيسيه دا و هيئة تحرير الشام بفشون هري دجوار لي بشتي كو دستوردان عاليه تركي هاتيه كرن لغور تيراغاندن لوي دفري روشك وك اگر سكناندنكي هات راغاندن مروف نكارنا بكي لهفكرنا يانجي ريكفتنا ميج بركو تآليان نآلية النصرة عنكو هيئة تحرير الشام نآلية فيلقا سيسية هرگلین ویل هف کرنه کد انجام دائیر و مروف دکاره ببه راوش لگنده که فرجانه آرامتره هن مارتال يعني جهن ام ببين لشكرين بسر هيئة تحرير الشام جوي دفاري فاكشيان لشوناوان هيئة التحرير او هيئة السائرون التحرير بلاغونك واوجي بسر تركيا وانا او جروبين تركمن برانياوان باشه نوروز از اغربات راغاندن نايزانين و چخاصه برخو بده حيا كيجان رادايه اف روشا كنها هي لكفرجنه جبركو افكشين نفكشين يكي تماميا باجار عفرينه تفيكو هات غوتن يعني جهات راغاندن هناك هزن لشكريين هيئة تحرير الشام خفاش وكشاندن بربق ليفا لهندر باجار عفرينه وبصر خالين كنترول دزجها او لكاريا نصرة يعني هيئة تحرير الشام هين سر دسته لجلك دفران بجهبونه هر وكيدن هجمارا کوته گوتن خب پاش وکشاندی و هجمارا دما کوبریا هفتیه کی در باسی هرم عفرینه بویه داخل یاکرن کو هینجی هيئة تحرير الشام لباجار عفرینه و دفره بجه بویه باشه نوروز چافدیری سوریا ما في مروف بحثاوی کی دکه کو خب پیشاندان لوان هرمن کو هيئة تحرير الشام هول ده درباسي بتايبتي ده امبيجن در دور عزازه وبابي ودمه يعني فرق جوازيد نافينا جروبين چکدارن آلیگرین ترکیه کو ترکیه پشتیریا وان دکه و هيئة تحریر الشام چیه چما اف خلق در کون خو پیشاندانان و ناراضی بونه در باسبون هيئة تحریر الشام شخواه خلق دور جي تو فرق و جداهی نافبر جروبين هيي ينكو سردستن لهرم باكور و رجالات حلبة و دناف دا عفرين شخواه خلق عفرين يدر بدر و يدهندر دا جيوية كي تينه زمان دا مقام لگلوان دا پيوين جبر جي اف خو پیشاندان كن نرازي بونا خواه ددن نشاندان لهمبر در باسبونا هيئة التحرير جبو دفره روج سي روجن هر دچا گورتر دبا شفا دوه مديد جي ايدي دب منزگفتان دان بانك تيكرن كو سفربري لهمبر ريندانا در باسبونا هيئة التحرير الشام جبو دفره عزازه هر وکی دن مارع او دفره بابجي اف خو پیشاندان هاتن رودان شخو اف یک هنك شروع کار هن کسین کو روشید شوپینن دبن يعني سروريه يانجي ان بين داخازا جبهه الشاميه اف جروبين چکدار يندي تركو رينادن
سروارية هرمي ببا بتمامي يا هيئة التحرير الشام كو شخوا أفيك جخالن كو لها فكرنا دستيكي دما درباسبونا عفريني هاتا بن بيكرون دا أنجام دا بفجون بردوام كرن لهم برفي أو وستين وج خلكن دفاري درد كفن لبرنبري سردستيا هي تحرير الشام روجا نمرو دكار ببا قرتر دبا وهر وكي دين اگر هي كو اف يعني اف خوبيشاندان ببن سد يعني اگر هي كو اف خوبيشاندان بخوجي ببن سدما كو هزن تركي خاصن اف جروبا هي تحرير الشام يعني باش نوروز هرمي باش وفكشي و انجام دا هزن بسر هزن لشکریان ترکی لدوار بالا بونه به طیبت لسر خطا کفرجنی عزازی نوروز تمام کیمه نوروز رشو پامنی رامه لباکوری سوریه گلک سپاس بواجی ژاپۆنیەکان دەڵێن پێویستە گەشە بەلادیەکان بدەین چونکە شارەکان خۆیان پێش دەکەون لە ناوچە کوردنشینەکانی سووریا بەهۆی نەبوونی گەشەپێدان و پشتیوانی ژمارەی دانیشتوانی گوندنشینەکان بە ڕێژەی نزیکەی لە 170 کەمی کردووە. ji ber reşa xerabiya aborî hişkesalî û kêmbûna berhemên çandiniyê bi sedan gundên Kurdan li Bakur û Rojhilatê Sûriyê vala bûne ji nistecihên xwe. Ev gund yek ji wan gundan e. Gund navbera Qamişlo û Amûdê dikeve. Li vî gundî beriya alûziya Sûrî bêtirî 30 malbatî li gund hebûn. Niha kêmî 10 malbatan mane û eger rewş wisa bimîne li gorî gundiyan tu kes li vê derê namîne. Ezedîn Mihemed ji nistecihê gundê Elîferoyê dibêje sedema koçkirina gundan ber bi bajêr ve ji bilî Zuhayê nebûna piştgirî xizmetguzariyê ye. Vahda sade wada xerbitî alem feqîr bûn, alem perîşan bûn, alem diketin ji derve û xedema jî tune bi carkê yani. Xwedê ne zîra selmetê ne iqtisadê ne miya ebed giştine tiştek tine cemme. Xwedê wekîl be. Kes nehatî ne gundê me tê va gunda gişa kes nehatî ne gere wekî kaç welas. Ebed. Yani eşelma ev gundê ma hekê malik ya dotê dene. Ew ji hem bajara şolgiş sekitî. Mamanekî şolgiş bajara xêr û xêra welat gunda de ne bajara de ye. Li gorî berpirsên rêveberiya xweserpiraniya rêxistinên mirovî navdewletî û xwecihî alîkarî û projeyên geşepêdana aborî pêşkêşî deverên goh berê dijîr kontrola Daişê de bûn hatine rizgarkirin weke gund û navçeyên Başûrî Qamişlo, Hesekê û deverên dêra Zorê û Reqayê. Di heman demê de gundên li Bakurê Sûriyê ji destekdana van rêxistinan bêpar mane. Rêvebira Ofîsa Kar û Barên Rêxistinên Mirovî li herêma Cezîrê Hêvî Xello dibêje piraniya rêxistinên mirovî berê xwe nadin navçeyên Kurdan û weke Qamişlo Amûdê û ev yek jî bi hin sedemên siyasî ve girêdayî ne. وأنا جي شو هولا مج رخصني مروهي أو مر ببن أليكار جبرق المنطقة قال كيف حاجة وق بنية تحتي وق أليكاريا فيج واكدج علي نازحين هذا هنك فئات مستضعفة هن أو ناشوا ولو يعني أليكاري جوار قال كي كيما لأم دبينن أف منظماتنا درن بيتر بري خو ددن عليه قداعش بري تدبو وك رقا وك دير زوري او جي تمام يعني وك ملتي من منطقه جيب حاجته اللي اما بدك يجيب حاجته يعني حدو عليا منطقه قلكي محرومه فرده هیوی خلو د برداوامی اخافتنا خود دست نشان دکه گوگو در فتن ریوبریا خسر کیم پیوستی هرمین کردان به پشتیوانی هه لورا دوی اف دورانا بر بچعور بین درباس کرن لګوري چعف دیران د انجام شری نافخوی سوریه ده به 100,000 همولاتین سوریین دورین نافخو درباسی باجاری کردابون هر وها سالانه به صدان مالبات جگوندان جبو پیدا کرنا کار او دبارا جیانا خو جگوندان بر به باجاران دردکه نشتجه گوندین هرمین کردین سوریه به 100 سالانه خودی ازمونکه چاندنیه نه لګوري پسپورا کوکوجا جگوندان بر به باجاران و باندورا کنینی سر بر همین استراتژیک وکه گنم کریه لالیه کی دینجی هجمارا کارمندین جواکان چاندنیه پرداکتیه لیسدمن ویدیار دیجی د سری د کیم ازمون اری بریا خسر او شر نافخوی سوریه هر وهاش کسالی کیم بودا استا بارینا بارانیجی سدمن سرکنه یا ویدیار دی زانا عمر دنگ امریکا گوندوارن عامودی وێنەیەکە کۆچبەرێن کۆ لەسەر سینۆرە یۆنانستان و ترکی هاتنە دیتن هەفتەیە بوری جیهان شۆکر و خەمێن ناونەتەوەی زێدەکردن کۆ ئەو کۆچەر و پەنابەر دەبن قوربانیên herî dawiyên nakokiyên di navbera Tirkiye û Yûnanistanê de. Agahiyên bêhtir di vê raportê de raportê hin wêneyên hestar hene.
دۆزینەوەی نزیکی 100 کۆچبەر بەڕووتی لەسەر سنووری نێوان یۆنان و تورکیا سەر کۆنەکردنی نێودەوڵەتی لێکەوتوتەوە. وەزیری کاروباری کۆچبەرانی یۆنان ئەم وێنەی لە سۆشیال میدیا دانا و دەڵێت ئەوانە کۆچبەرن، بەڵام دەنگی ئەمریکا ناتوانێت یەکلایەنە ناوەڕۆکی ئەم وێنەیە پشتڕاست بکات. هاوکات یۆنان ئۆباڵی ئەم ڕووداوە دەخاتە ئەستۆی ئەنکەرە، ئەو تۆمەتەی تورکیا نکۆڵی لێ کردووە. ئەوەی ئێمە باسی لێوە دەکەین ژنان و پیاوان و هەروەها منداڵانن، واتە ئەوانەی لە نێوەندی گەمەیەکی استراتیژی نێوان یۆنان و تورکیا گیرۆ دەبوون. یۆنان حکوومەتی تورکیا بۆی وا ڕوودەدات تۆمەتبار دەکات و دەڵێت تورکیا پارێزگاری لە سنوورەکانی خۆی ناکات و کاراسانیش بۆ قاچاقچیان دەکات. هەرچی تورکیاشە یۆنان بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ تۆمەتبار دەکات. ئاستی گرژیەکانی نێوان تورکیا و یۆنان لە هەڵکشاندایە لەسەر چەندان ناکۆکی پەیوەست بە خاک ئەوەی سەنگیان خستۆتە سەر دەریای ئیجە و دەریای ناوەڕاست. لە یۆنان نیگەرانی ئەوە هەیە کە مەسەلەی کۆچبەران ببێتە نوێترین بەرە لە گرژیەکانی نێوان یۆنان و تورکیا. من پێم وایە 100% جەنگ نییە، بەڵام لەلایەکی دیکەوە کاتێک پرسەکە دێتە سەر بابەتی کۆچبەرانی نایاسایی جۆرێک لە ڕنگدانەوەی شێوازی جەنگ لە خۆ دەگرێت. 2 ساڵ لەمەوبەر قەیرانێکی کۆچبەری لەسەر سنوور بەرپا بوو دوای ئەوەی ئەنکەرا ڕایگەیاند سنووری لەگەڵ یۆنان کراوەیە بۆ ئەو 4 ملیۆن پەنابەرەی لە تورکیادان. ڕەجەب تەیب ئەردوگانی سەرۆکی تورکیا لە مانگی 6 ساڵی 2023دا ڕوبەڕووی هەڵبژاردن دەبێتەوە و ئەردوگان وا لە ژێرفشاری نێوخۆدایە ئەمەش لە سەروبەندی دژایەتی ڕوو لە زیادبوو لە تورکیا بەرامبەر کۆچبەران و پەنابەران. شیکاران دەڵێن ئەماهانی ئەردوگان دەدات هەتا ئۆباڵی بەشداری نەکردن لە هەڵگرتنی قورسایی کۆچبەران و پەنابەران بخاتە ئەستۆی ئەوروپا و یۆنان. ئەوەی من ئیستا بەدی دەکەم بە شێوەیەکی سەرەکی بە سیاسەتکردنی ئەم مەسەلەیە لەلایەن پارتە سیاسیەکان و هەروەها خۆستنەوەی مەسەلەی پەنابەرانە لەلایەن حکوومەتەوە لەمەڕ پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەوروپا. شیکاران دەڵێن ئەماهانی ئۆردوگان دەدات هەتا سەرزەنشتی ئەوروپا و یۆنان بکات وەک دەڵێت بۆ ئەوەی بەشداری لە هەڵگرتنی قورسایی پەنابەراندا ناکەن. ئەو کەسانەی لەم گەشتەدا زیانیان لێ دەکەوێت ئەوانن بە دوای مافی پەنابەریدا دەگەڕێن و هەروەها بەدەستێنانی ئایندەیەکی باشتر، بەڵام لە ئێستادا هەڵدان بۆ پەڕینەوە بە سنووردا لە جاران مەترسیدارترە. لە سەرەتای ئەم مانگەدا تورکیا و یۆنان ئۆباڵی مەرجی ئەو پەنابەرانەیان خستە ئەستۆی یەکتری. ئەوانەی لەو دەمەی لە تورکیاوە هەوڵی پەڕینەوەیان بۆ دوورگەی یۆنان دەدات خنکان. تەنها ئەو کاری پێدەچێت کە هەردوو وڵات لەسەری کۆک بن ئەوەیە کە ئەم کارەساتە دوا کارەسات نابێت. بۆ دۆرەین جۆنز سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. لە سەرانسەری باشووری ڕۆژهەڵاتی ئاسیایê navendên fêlbaziyê pereyan ji mirovan li çaraliyê dinyayê didizin lê gelek ji fêlbazan bixwe jî dibine qurbanî. Agahiyên bêhtir di vê raportê de ne. هاور و قێڕینên بەترس têne bihîstin dema qurbanî bi şokên elektrîkê û lêdanan ji aliyê ew kesên hatine girtin rûberû dibin. Dengê Amerîka nikariye rastiya van vîdyoyan diyar bike ku ji aliyê pirdûbihan kebajîkan El Ihsan İslamiya Malejiya hatine girtin ku rêxistinek nefermiye dibêje ev e careseriyekî asayî ye bo wan kirêkarên ku li navendên fêlbaziyê li başûrê Rojhelata Asya wekû Koyle hatine girtin. جزایên wan wekî yên serdema Ferûniyan e. Ev qurbaniye ku navê xwe kiriye Elî dibêjit ew di dema dumehîngirtî bû li Kambodya bi eşkenceyan rûberû bû. Wî nexwest nasnameya xwe eşkere bike ji ber ku ew ditirsit ew cihêjî reviye niha jî bi dîfwî de bên. Kêşeya Elî wî demî dest pê kir dema ew çû Kambodya wî hizir kir ku wê karekî baştir hebe ku dahata wî 4 caran pitir e ji karê wî yê li kargeha paqişkirinê li Malîzya. Lê piştî demekî Kurd ku ew gihişte wêrê wî zanî ku fêl li wî hatiye kirin. Ew li kargehek sextekariya bi internetê hate xapandin ku ew neçar dikirin 15 demjimêran rojê kar bikin û kesên din li ser medyayên civakî bi xapandina diravê kripto li dav bixin. Lê Elî dibêjit ew hin şehreza bibû ku berdewam ji aliyê wan kesên hatibû girtin dihate eşkencekirin.
Ez giriyam û min alîkarî ji Xwedê xwest god hawara min de bê dagoj vê dojehê derkevim ew zalim bûn. Ewan hindî bi tundî li min xistin got ez gêj bûm. Çavê min reş û şîn kirbûn. Malbatên qurbaniyan xwepêşandanan li dar dixin di nav de ev rêwresma şemalkan li Kuala Lumpur. Grûpên çalakvanan dibêjin qurbanî li seranserî Asya li nav navendên fêlbaziyê li navçeyên neyasayiyên Myanmar, Laos û Kambodya asê mane. Dibe ku hejmara wan bi dehan hezar kesan be. Ez dikarim bêjim ev kuletiya modern ya îro ye. Mike Chang serokê beşê skalayên Malîzî Çînî dibêjit hindek ji van malbatan bi dehan hezar dolaran bac dayne da ku kesûkarên wan vegerînin. Di dema ku fêlbazî û bazirganîkirina bi mirovan bi dirêjahiya nifşan heye, Chang dibêje ev saleke qurbaniyên ji Malîzya zêde bûne, gelek caran bi sozên dahatekî baştir bû karî têne xapandin. Her çende ku Çînî kêmtir ji çarîkekiya rûniştvanên Malîzya pêk dînin, lê heştî ji sedî van qurbaniyan ji vê grûpê ne, ji ber ku bi her du zimanan diaxivin. Şima van qurbaniyan dikin armanc. Ji ber ku wan divêtin ew fêlan bikin, wan divêtin ew bibine fêlbaz. û bû vê yekê jî baştirîn rêk ew ku tu bi zimanek biyanî biaxivî. Bi serdagirtinên vê dawiyê yên serkargehên sextekariyan li Kambodya zêdetirî hezar qurbanî hatine azadkirin. Lê rêxistinên mafên mirovan dibêjin ev operasyona wê li cihên din bênevekirin. Elî dibêjit ew bextewer e ku şiyaye birevit, ji ber ku hinên hewil didin birevin têne kuştin. Her wesa ew hoşdariyê dide kesên din bû xefikên li ber wan vedane. Raporta Dave Grunebaum, Helen Sindhi, Dengê Amerîka. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. کۆشکا سپی ڕۆژا سێشەمێ گوت ku ew bi tundî sepandina hemû cezayên Amerîkîyên li ser bazirganiya çekana Rusya û Îranê didomîne da ku ji bo Îranê zehmettir bibe ku çekan bifroşe Rusyayê. Gotinên peyvdara Koşka Spî Karên Jean-Pierre di demekê de tên ku Rusyayê bi karanîna mûşek û dronan zêde kiriye ji bo êrişa binesaziyê û qutkirina elektrîkê û avê ji ser sed hezaran Ukrayniyan. Ukrayna dibêje Rusya bi hezaran ji van çekan ji Îranê distîne. Jean-Pierre roja sêşemê di konferansa rojnamavaniya Koşka Spî de axivî û got ku Amerîka dê berdewam be li ser rawestana li gel hevkarên xwe li seranserî herêmê û dijî gefên Îranê û dê berdewam be li ser alîkariya bê mînaka ewlekariyê. Lê rêberê Komariyê civata nûneran Kevin McCarthy dibêje alîkariya darayiya şerê li Ukraynayê dibe ku rastî opozisyonê bibe eger Komarî di hilbijartinên nîvdem de piraniya kursiyên encûmena nûneran wergirin. ڕافێڵ گرۆسی سەرۆکی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی پێشبینی دەکات بەم زوانە بگەڕێنەوە بۆ ئۆکرانیا ئەوەش لە کاتێکدایە کە دانوستانەکان بۆ دامەزراندنی ناوچەیەکی پارێزراوی ئاسایش لە دەوروبەری وزگەی ئەتۆمی زاپۆریژیا بەردەوامە کە لەلایەن رووسیاوە داگیر کراوە. گرۆسی لە مۆسکۆوە بۆ کیف لە هەوڵی ئەوەدایە ناوچەیەکی پارێزراو بۆ ویزگە ئەتۆمەکە دا بمەزرێنێت کە لە چەند هەفتەی ڕابردوودا بەهۆی تۆپبارانکردن و پچڕانی هێڵی کارەباوە زیانێکی زۆری بەرکەوتووە. دانوستانەکان بەکلیلی پوچەڵکردنەوەی ئەو نیگەرانیانە دادەنرێت کە لە مانگی هەشتەوە سەبارەت بە مەترسیەکانی تۆپبارانکردن بۆ سەر گەورەترین ویزگەی ئەتۆمی ئەوروپا نزیک بوونەتەوە. لە ئەنقەرێ بە پشتگیریە شارەداریە باژارێ مەزن یا ئەنقەرێ پێشانگەها بەرهەمن ژنوڤە بکارانینا بەرمایان vebû. Di vê pêşangehê de berhemên ku tên nîşandayîn felsefeyeke diyar dikin. Pemnêrê me li Enqerê serdana pêşangehê kir û ev raport amade kir.
Li Enqerê bi palpiştiya şarederiya bajarê mezin ya Enqerê pêşengeha berhemên vezivrandanê angocar din bi karanînê vebû. Di vê mehrezê de tiştê ku ji nav zibilan hatine cudakirin û berhevkirin, careka din li ser van tiştan xebat hatiye kirin û vana wek berhem û hunerekî nû dîsa derketine pêşberî temaşevanan. Di vê pêşengeyê de tebaxên kevin di destê mamosteyê hunerê Çînî da di careka din da hatiye xemilandin. Pantol û cilûberg di destê terziyan da bûye cilûbergekî nû an jî berhemekî din. Mêz û kursiyên kevn di destê dartaş da ji nû ve hatiye teşekirin. Paysikileka xirab û kevn di destê çêkerekê da bûye wesayîtekî nostaljîk. Di vê pêşengeyê de berhemên ku tên nîşandayîn bi tevahî felsefeka kur jî diyar dike. Ji bo ku her yek berhem berî ku vî şiklî bigirin tevahiya wan zibil bû. Lê ana em di vê pêşengeyê de ewan dikarin tiştê herî sereke bibînin. Sergimiz geri dönüşüm odaklı. Ev pêşangeha me bi geranî li ser vezevrandina bû babetên şîn û spî pêk hatiye. Ana cihê ku ez qise dikim standa hunerê Îbrû ye. Ez jî 15 sala ku mamostayiya hunerê Îbrû dikim. Lê armaca me ji vê pêşangehê ew e ku bişên tiştên kevin ku em bikarîn careka dî bikar bînin yan jî vezevrandina wan çêbikeyn. Bu sergimizin amacı da li vê derê armanca me ew e ku tiştin ku bi nepêwîstî xuya dikin, ewan careka din bi vezivrandineka hunerî pêşkêşî temaşevanan bikin. Ez bi xwe mamosteya hunera Çînî me. Li vê derê jî li piş min hûn ramanin sereke şîn û spî dibînin. Yên ku tên vê pêşengê û bi bandorî dibin, viya bi wêneyekê dikin nemir. Lê ev pêşenge bes di serê wan da rengekî fonê tenê diyar nake, bi giştî rengekî ji nû ve jiyandina tiştan jî durist dike. Ersîn Acar bi xwe di Zankoyê da xwendevan e. Ew gava vê pêşengehê dinirxîne da de xuyakirin ku ew him dibin bandora huner da û him jî dibin bandora felsefeyeka cuda da xwehîst dike. Sergi çok güzel bir sergi olmuş açıkçası. Ev pêşenge pir ciwan hatiye durist kirin. Ji nû ve bikarînana wan tiştan ez kêfxweş kirim. Niha vê li ser min bandoreka pir mezin kiriye. Ev pêşenge qasî hestê hunerî derûniyeka mirov jî ji bo temaşevana diyar dike. Ev tiştên ku diçin ser zibil, ew tiştên ku bêkêr dixwîn, ew tiştên ku êdî wateya wan namîne. Çawa di nû da bi awayekî nemirî zindî dibe jî pir baş tê diyarkirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. سەرۆکۆماری نوێی عێراق ڕۆژی سێشەمە لەگەڵ باڵۆزی ئەمریکا کۆبوونەوە و تاوتوی پەیوەندیە دوو قۆڵەکانیان کردووە. باڵۆزی ئەمریکا ئالینا ڕۆمانۆڤسکی پیرۆزبایی لە سەرۆککۆمار عەبدوڵڵەتیف مەحەممەد ڕەشید دەکات بە بۆنەی سەرکەوتنی لە هەڵبژاردنەکاندا بە گوێرەی ڕاگەندراوێکی نووسینگەی سەرۆککۆماریش هیوای سەرکەوتنی بۆ خواستۆ و جەختی لە پابندبوونی وڵاتەکەی کردوتەوە بۆ پشتیوانیکردنی ئاسایش و سەقامگیری عێراق. لە دیدارەکەدا هەردووکیان جەختیان لە گرنگی پتەوکردنی پەیوەندیەکانیان کردوتەوە. چەند گرنگە ڕەواندنەوەی گرفتە سیاسیەکان هێندەش گرنگە ڕای خەڵک و گۆڕانکاریەکانی دوای یەکلاییکردنەوەی پۆستی سەرۆککۆماری عێراق. بۆ ئەو مەبەستە پەیامنێرمان ئەحمەد زێبالیمان لەگەڵدایە لە هەولێرەوە. ئەحمەد دەم کاتت باش. ئەحمەد زۆر سپاس ئاسوان کاتێوەش باش. زۆر سپاس. پاش هەڵبژاردننی سەرۆککۆماری عێراق لێکدانەوەکان چین سەبارەت بە ڕەوشی هەرێمی کوردستان؟ بەڵێ ئاسۆ من ئێستا لە نێو سەنتەری شاری هەولێرم ینی پێشتر ینی نیقاشێکی زۆر مناقشەیەکی زۆر لە نێوان بەتایبەتی ئەندام و کار بەدەست و کەسانی نزیک لە 15 سەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هەبوو لێرە لە سەنتەری شار لەو شوێنانەی کە کەسانی نۆخبە و سیاسی و چاڵەکان تێدا دادەنیشن لەسەر پۆستی سەرۆککۆماری عێراق. وەڵێ لە ئێستادا هێوربوونەوەیەکی تەواو بەخۆیەوە بینراوە، ینی وەک جاران نییە، تەواو هێوربوونەوەیەک هەیە. وەلی بەڕای زۆرێک لە چاودێران ئەم هێوربوونەوەیە درێژە ناکێشێ. ئەم دۆخی کە ئەم پێشتر کە دۆخی چاقبەست و میلمانانی سیاسی هەبوو لەسەر ئەو پۆستی سەرۆککۆمارە درێژە ناکێشێ کە ئێستا هێوربوویتەوە لە بەرەوەی هەڵبژاردنەکان هەرێمی کوردستان لە پێشن. لەسەر هەڵبژاردنەکان هەرێمی کوردستان ناکۆکی زۆر هەیە. یەکێتی و بەشێک لە لایەنەکان داواکەن کە یاسای
هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە بە فرەبازنەی هەڵبژاردن بەڕێوە بچێت. پارتی دیموکراتی کوردستان و هەندێک لایەن داواکەن کە بە هەمان شێوەی جاران هەڵبژاردنەکان یەک باز نەبێ، گرفتیان هەیە لەسەر تۆماری دەنگداران کە ناوی مردوو ناوی دووبارەی تێدایە، گرفتیان هەیە لەسەر چۆنیەتی ئیدارەدانی ئەم هەرێمە. یعنی تا ئێستا دوو ئیدارەیی ئەگەر دوو ئیدارەیش نەبی بەڵام دوو ئیدارەی پێوە دیارە لەسەر گەڕانەوەی داهات بۆ خەزینەی دەوڵەت گرفتیان هەیە. بۆیە درێژە ناکێت شێکاڵمەتەکانی هەڵبژاردنیش لە پێش ئەم لانە سیاسیانن پێ ناچیان دۆخەی کە ئێستا هێوربوونەوەی بەخۆی بینیوە دوای هەڵبژاردننی پۆستی سەرۆکوماری عراق درێژە بکێشێ. بەڵێ ئەحمەد هەڵبەت خەڵک نەوتی نییە، خەڵک غازی نییە، خەڵک گازی نییە، بارودۆخی ئابووری خراپە بەگشتی لەم چەند ساڵەیە و تا ئێستا کەش لە هەرێمی کوردستاندا سەبارەت بە ڕەوانەوەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەگشتی دەڵێن چی خەڵک؟ ئەمە پرسیارێکی گرنگە ئاسو بۆچی چونکە بە درێژایی 5 ساعتێک دەبێ هەر ئەمڕۆ لە نێو ئەو خەڵکی کە پرسیارم دەکرد بوون و من هەر نزیکی من بازاری کرێکار و کاسبکارانی تێدایە پرسیارم لە کرێکار و کاسبکاران دەکرد لەسەر ئەم تەوەرە ئەوان مەبەستیان نەبوو لەسەر پۆستی سەرۆکومار و پۆستەکانی بەغدا و کێشە و گرفتەکانی نێوان لایەنە کوردیەکان ئەسڵەن هەر قسە بکەن. ئەوەی کە بوو لە ئەوان گرنگ بۆ ئەوەی کە بۆ ئەوان کێشە بوو گرفت بوو کاریان دەست ناکەوێ وەک پێویست، گرفتی کارکردنیان هەیە، گرفتی بژێوی ژیانیان هەیە. ئەمەش بەڕای شارەزایان دەگرێتەوە بۆ بودجەی عێراق. ئەگەر بودجەی عێراق پەسەند بکرێتن بازار دەبوژێتەوە، ئیشی کرێکار و کاسبکارانیش ڕەنگە وەک جاران لێ بێتەوە پێشتر پارێ بێ بدێ. پرسیارم لە فەرمانبەران دەکرد هەر لەنێو ئەم بازارە فەرمانبەران گرفتیانە هەبوو، گرفتی موچان هەبوو، داوای نەکرد کە بەغدا موچەکان بەتەواوی بنێرێتن. چی کێشە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی نەمێنێتن لەسەر ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمە چارەسەر بکرێت. بۆ نمونە پاس و پرسیارم لە هەر لێرە کە دەبینم بە سەدان شۆفێری تاکسی هەیە، ئەو شۆفێرانە گرفتی بنزینیان هەیە، داواکەن کە بنزین وەکو حکوومەتی عێراقی وەکو ناوچانە ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقی لێ بێتن، نەک لێرە کە دووقاتە بەرامبەر ئەوێ. بۆ نمونە ژنانم دەبینی لەنێو بازار پرسیارم لێ دەکرد گرفتی ئەوان چییە؟ ئەوان گرفتی نەوتیان هەیە کە زستان دێت، داوایان کرد کە نەوتیان بۆ دابین بکرێتن. بۆ نمونە ئەوانی کە دۆلار فرۆشن هەر لەنێو سەنتەرەکەدا گرفتی ئەویان هەبوو کە پێشتر دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بە 120,000 دینار بۆ $100 هەڵبەت، ئێستا نزیک 150,000 دینارە و کەلوپەلەکانیش بە دۆلار دەکرێت لە دەرەوە، مۆچەکانیش هەر بە دیناری عێراقی. ئەمانە بەشێکن لەو گرفتانەی کە خەڵکی لەنێو سنتەری شاردا هەیە. بەڵێ ئەحمەد پرسیارێک بەڕاستی پرسیارێک لا دروست کردم، بۆچی نەوت و بنزین و گاز لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقیە زۆر هەرزانترە لەوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و هاوکات بازرگانیشی پێوە کرێت؟ بەڵێ ئەحمەد ئەحمەد جۆ لێ ئەمەیە هەڵبەت ئەمێ باسی ئەوە بکەین بۆچی نەوت و گاز و بنزین و هاوکات پێداویستەکانی دیکە لە هەرێ لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقیە هەرزانە و هەموو کەس دەستی ئەکەوێ، بەڵام لە هەرێمی کوردستانە ئەبێ خەڵک بە دوای ئەو شتانەیە ڕابکات. بەڵێ دیارە ئەحمەد ببورن دیارە کێشەی پەیوەندیمان هەیە، هەڵبەت هیوادارین پەیوەندیەکان باش بێتەوە لەگەڵ هەرێمی کوردستانە لە ڕێی ئۆنلاینەوە هەر بژین. بەڵێ بەێ ئاسوام دەزانن کو ئەف پرسگرێکە ئابووری نەتەنێ هەرێما کوردستانی لە هەرێمە بتەڤاهی وها گەهشتیە سەرانسەری دنیایەژی ئەف پرسگرێکە کە پرسگرێکە ئابووری تەڤلی سیاسەتێ دەبێ ji ber ku yanî tu bixwazî nexwazî wekû Amerîkan ha eger proseya hilbijartinê yanî bibe wê her mijara abûriyê li pêş be yanî herêma Kurdistanê jî ne li durî vê pîvanhanê ye. Bedaxewa çend saleka em girîftî abûriya xelkî zor giriftar kirduwe li herêmî Kurdistan ئەمەش بۆتە ئاڵنگاریکی زۆر گەورە هەم بۆ دەسەڵات هەم بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئاڤایەژی ینی ئەم دەزانن کە بەری دە ساڵان کۆرۆنایە لە سەرانسەری جیهانی ڕەوشە ئابووریە هەموو وڵاتین جیهانی خراپ کرد و پشتڕژی ئێریشە رووسیای لە ئوکراینایە هات بەسەردا تەمام کرد ینی ئەفژی براستیژی بووە پرسکرێکێکە کۆنها هەنێک شیرۆڤەکار بەحسەوەیەکێت کرد و ڕەنگە ئەم ببێژن لە ئاستا جیهانی تەفدا ئابووری ئیدی ئەتێک بچە و هەر وڵاتێک دەبێ پیوانین خۆ پیوانین تون دەینن ji بۆ کۆ ڕێلوەیەکێ بگرن. یەکێک لە گرفتە گەورەکانی تریژەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش هیچ پلانیشی ئابووریان نەبووە بەداخەوە بە تایبەتی پلان بۆ گلدانەوەی ئاو
پلان بۆ خزمەتگوزاری پلان بۆ ئەو هەموونەوتە کە وڵاتێکە یەکێکە لە وڵاتە هەرە دەوڵەمەندەکان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بنەوت و بەڕاستی نەیتوانیەوە پلانی کوشتتوکاڵیشی هەبێ چەندین ساڵ ڕۆشنبیران و خەڵکی شارەزا بەزەواکەن کە ئێمە ئەبێ پلانی کوشتتوکاڵیمانەبێ پلانی ئەومان هەیە هەرحال ئەوە دەبێژنجی لێن کاحتا چاسی پلانی وان بچن سەری ئەو درژ بۆ دەمێ دمینە بینەر هێژا کورد کنکشن لەڤر بەداوید بێت تا جارەکەدن سلاڤێن فەرهاد فەلاحی خالد فتاح هێلین سندی لە کۆنتترۆلی و لەڤر ستودیۆ ئاسو جەبار و من ساڵح دەمی جەربەوە هەرشاد و بەختەوەر بن هەرشاد و بەختەوەر بن هەر بشن.